ئێمە وەک کۆمەڵێک ژنان لە هەموو چین و توێژە جیاوازەکان هاتوینەتە لای یەکتر و بە هەستی بەرپرسیاریمان لە بەرامبەر ئەو کێشە و گیر و گرفتانەی کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمان دەبێتەوە بە پێویستمان زانی کەمپینێک ڕابگەێنین. لای ئێوەش ڕوون و ئاشکرایە کە کێشەکانی کۆمەلگاکەمان زۆر قوڵن هەتا گەیشتونەتە ئاستی قەیران وە قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فکری لە ئاستێکدایە کە کۆمەلگای ڕوبەڕووی نائومێدی و بێباوەڕبوون بە گۆڕانکاری و چارەسەری کردوێتەوە. ئێمەش پێمان وایە کێشەی سەرەکی کە ئێستا کار لەسەر خنکاندنی کۆمەلگاکەمان دەکات سەرچاوەی هەموو کێشەکانی تریشە ئەمانن. یەکەمیان داگیرکەری دەوڵەتانی داگیرکەری کوردستانە لەسەر خاکەکەمان هێرش و تۆپباران و کۆچبەری و کۆمەڵکوژکردنی هاوڵاتیانە. دووهەم کۆمەڵکوژیەکانی ژنانە. بێگومان کە ئەو کێشانە تەواو گرێدراوی یەکترین و لە یەکتر دابڕاونین چەسانەوەی ڕەگەزی و بە کۆیلەکردنی ژنان خاوەنی تەمەنێکی درێژە. سەرەتای دەستپێکردنی داگیرکاریە لەسەر مرۆڤایەتی کە بە پێشکەوتنی فکری سەردەست و ژێردەست لە کەسایەتی پیا و ژندا پێش دەخرێت. ئەگەر بە قوڵی تەماشای بکەین تەواوی دەسەڵاتدارە داگیرکەرەکان بۆ ئەوەی تەمەنی داگیرکاریان درێژ بێت کاریان لەسەر چەسانەوەی تاکەکانی کۆمەلگا کردووە. ئەوش لە ڕێگەی نەزانکردنی کۆمەلگاوە ئەنجامی دەدەن. لە لایەکی تریشۆ لە ئەنجامی هێرشی سەربازی و بردومانکردنی خاک و مرۆڤەکانەوە بەڕێوەی دەبن. ئەوەی باجی هەموو شێوازی داگیرکاریەکان دەدات بە پێوانی یەکەم ئێمەی ژنانین. لە هەرێمی کوردستان و عێراقدا نەک تەنها ئاستی توندیرتوژیەکان لە بڵندبووندایە بەڵکو ڕێژەی کوشتن و سووتاندنی ژنان لە ئاستی کۆمەڵکوژیدایە. بە پێی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی تێکۆشان دژی ژنان لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 5 مانگدا 89 ژن کوژراون یان ناچاری خۆکوشتن کراون. لەوانە 33 ژن لە سلێمانی، 24 ژن لە هەولێر، 19 ژن لە دوهۆک، 8 ژن لە دەڤەری ڕاپەڕین، 1 ژن لە گەرمیان، 4 ژن لە سۆران. لە ماوەی 5 مانگی ڕابردوودا ڕێژەکە بەم شێوەیە 1 ژن کوژراوە و 25 ژن خۆیان کوشتووە و 49 ژن خۆیان سووتاندووە. 45 ژن دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر. هەروەها لە مانگی ڕابردوودا و لە ماوەی 10 ڕۆژدا 4 منداڵی مێینە ڕوبەڕێی دەستدرێژی و کوشتن بوونەتەوە. ئەمانە و بەردەوام بەلا ڕێبردننی هەموو دۆسیی ژنان بە جۆرێک کە تەواوی تاوانەکان دەکرێتە ئەستۆی ژنان بە هەموو پێوەرێک سەرڕای هەموو جۆرە تونند و تویژیەک بەلایەنی کەمەوە لە شەو ڕۆژێکدا ژنێک دەبێتە قوربانی. ئەمانە هەمووی بێدەنگی هەیە بەڵام بێدەنگبوونەکە لە ئاستی سڕبووندایە. داگیرکەری دەوڵەتی داگیرکەری کوردستان لەسەر خاکەکەمان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەنددایە. ئەمڕۆ کە 24 حوتی 2019 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەوەی کوردستان لە هاوپەیمانی و کۆنفرانسی لۆزاندا دابش کرا بەسەر 4 دەوڵەت و کە تورکیا و عێراق و سووریا و ئێرانە. لەو کاتەوە هەتا ئێستا داگیرکاری قوڵ لەسەر خاک و هاونیشتیمانیەکانمان بەڕێوە دەچێت بەڵام داگیرکەران سنووری پەیمانی لۆزانی شتێ دەپەڕێنن. وەک دەبینین دەوڵەتی تورکیا لە یەکادا داگیرکەری لەسەر هەر 4 پارچەی کوردستان بەڕێوە دەبات. بە تایبەتی لە ساڵی 1992 بەدواوە دەوڵەتی داگیرکاری تورکیا بەردەوام بنکە و بارگای سەربازی لە باشووری کوردستاندا جێگیر دەکات. تەنها لە سنووری بادینان ژمارەی بنکە و بارگا سەربازەکانی سوپای تورکیا دەگاتە 20 بنکە و بارگا جگە لە هەرێمی برادۆست و خواکوڕک. بەگشتی سوپای تورکیا بە قوڵایی 30 کیلۆمەتر و زیاتر لە 30,000 سەربازی هێناوەتە سەر خاکی هەرێمی کوردستان جگە لە جێگیرکردنی بە هەزاران سیخڕ و دەستگای هەواڵگری لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمانە و لە دوومانگی دواییدا بە بەردەوامی دەوڵەتی تورکیا بردومانی هەرێمی برادۆست و هەرێمی بادینان و بناری قەندیل دەکات. لە ئەنجامدا زۆرترین هاوڵاتی گیانیان لە دەستداوە گونیشیدان ڕوبەڕووی کۆچبەری و زیانی مادی و معنەوی و گیانی بوونەتەوە. لە 27 شەشی 2019دا لە ئەنجامی هێرشی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا لە کورتەک خانەوادەیەک کۆمەڵکوش کرا کە تێیدا عەبدوڵڵا ئالی و مینا و کوردستانی کچی و هەریادی کوڕی بەگشتی سیانیان شەهید بوون. 4 کەسیشیان بریندار بوون. دەوڵەتی ئێرانیش بە تۆپ و تەیارە هەرێمەکانی بناری قەندیل و ئاسۆز و برادۆست تۆپباران دەکات. چەندین دەستگای سیخوڕی و هەواڵگریان لە هەرێمی کوردستاندا جێگیر کردووە. لە ئەنجامی ئەم هێرشانەش سەرڕای شەهیدبوونی بەدەیان هاوڵاتی و منداڵی وەک بەسۆز و محەممەد لە ڕۆژانی ڕابردوودا لە ئەنجامی تۆپبارانی ئێران لە برا دۆست کچێکی تەمەەن 18 ساڵ بە ناوی زەیتون شەهید بوو.
ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە لە ئەنجامی هێرشی دەوڵەتی تورکیا چەندین کۆمەڵکوژی ئەنجام درراوە. لە کورتەک لە خێزانی سۆلین 7 کەس شەهید بوون، لە گوندی زارگەلێ 66 کەس شەهید بوون، لە گوندی کەندەکۆڵ زیاد لە 52 کەس شەهید بوون، هەروەها دوو کۆمەڵکوژی شیلاتزێ کە 19 کەس شەهید بوون، هەروەها شەهید دایکە عایشە و دەیانی تر کە ئەنجامی کۆمەڵکوژیەکان ژمارەیان لە 200 کەس زیاترە. لە 3 2014 لە شنگال کۆمەڵکوژی شنگال بەدەستی هێزی هۆڤانی داعش و بە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورکیا بەڕێوە چوو. ژمارەی قوربانیانی تەنها ژنان 3500 ژنە، ئەمانە هەمووی لەلایەکەوە هەژمونی کەلتوری ئابووری و دارایی لەلایەکی ترەوە. تورکیا بڕی زیاتر لە 150 بودجەی گشتی خۆی لە هەرێمی کوردستان دابین دەکات. تەواوی ئەو سەرمایانە دەکەونە خزمەتی شەڕەوە، واتە سەرمایی وڵاتەکەمان دەدرێت بە چەکی کیمیایی و دەڕژێت بەسەر منداڵەکانماندا و بە بەرچاوی هەموو جیهانەوە دەکرێنە تۆپەڵێک خەڵوس. وەک هەمووشمان دەبینین داگیرکاری کەلتوری لە ڕێگەی دەستێوەردانی دەوڵەتی تورکیا لە سەکتەری پەروەردە و لە هەرێمی کوردستان بەکردنەوەی دەیان زانکۆ و قوتابخانەی تورکی هەروە بە پێشخستنی بێسنوور درامای تورکی توانیویانە کەلتوری تورکی زاڵ بکەن بەسەر کەلتوری نەتەوەکەمانە. زۆر بەداخەوە داگیرکاریەکان بە هاوکاری هەندێک هێز بەڕێوە دەچێت و هەندێک هێزیش کار لەسەر بێدەنگبوونی جەماوەر دەکەن. بەڕێزان، وەک کەمپینەکەمان دەمانەوێت بە خەڵکی ڕۆشنبیر و ڕاگەیانکار و هونەرمەند و نیشتیمان پەروەر و خاوەن ویژدان و مرۆڤدۆست و ئازادی خواز و دیموکرات خوازەکان بە تایبەتی بە هەموو ژنان بڵێین کە پرسی داگیرکەری پرسی ژنان دوو پرسی تەواو وابەستەی یەکترن. ئەگەر داگیرکاری نەمێنێت ئەوە کۆتایی بە ژن کوشتن دێت و ئەگەر ژن کوشتن و هەموو جۆرە تونت و تویژیەک لە کۆمەلگا نەمێنێت ئەوە ئیرادەی سیاسی و سربەخۆ لە کوردستاندا دروست دەبێت، کۆتایی بە داگیرکەری دێت. ئەگەر هوشیاری فکری و سیاسی و کۆمەڵایەتی و هاوژیانی ئازاد پێش بکەوێت دەبینە خاوەن کۆمەلگایەکی ئاشتەوە. وەک کۆمەڵێک ژن کە دەستمان بەم کەمپینە کردووە پێمان وانە کە بەتەنها ئەم ئەرکە هەڵدەگرین، بەڵکو ئامانجمان لە ڕاگەیاندنی کەمپینەکەمان بانگەوازیمانە بۆ هەموو تاکێکە کە ئەم کەمپینە بە ئەرکی خۆی بزانێت، بێدەنگیەکان بشکێنێت، کار بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بکات. کار و چالاکیەکانی کەمپینەکەمان لە داهاتوودا یەک بەڕێوەبردننی هەڵمەتی هوشیارکردنەوە لە دژی داگیرکەری و ژن کوشتن لە هەموو گۆڕەپانەکانی ژیاندا، دوو ئەنجامدانی چالاکی دیموکراتی و مەدەنیانەی ژنان لە پێداوی فشارخستنە سەر لایەنی پەیوەندیدار بۆ ڕێگەگرتن لە داگیرکاری و شکاندنی بێدەنگیەکان، پێشخستنی ئاشتەوایی و نێوماڵی کورد، سێ بەڕێوەبردننی هەڵمەتی هونەری و کللتوری و چالاکی دیموکراتیانە لە دژی هەموو دراما بیانیەکان و پێشخستنی کەلتور و هونەری ڕەسەری کوردی و بەیەکەوە ژیانی گەلان، پێشخستنی هاوژیانی ئازاد. چوار لە ڕێگەی هەڵمەتی یاسایی و خۆبەخشانەوە بە دوواداچوون بۆ دۆسیەکانی ژنکوشتن و سووتاندن و هەموو توندوتیژیەکان دەکەین لەگەڵ ڕێزمان بۆ هەموو لایەک. کەمپینی دژی داگیرکاری و ژنکوشتن بێدەنگی بشکێنە 24 حوتی 2019.